اینجا ئێستا ئەگەر بتەوێت باخێکی سێو لە ڕۆژهەڵاتی کوردستاندا تێپەڕی دەبینی کە ژمارەیەکی زۆر کرێکاری ژن و پیاو لەنێو باخەکە سەرقاڵی سێوڕنین چونکە ئێستا وەرزی کۆکردنەوەی سێوە. اینجا ئەمیر ئەحمەد خەڵکی باشووری کوردستانە سەردانی ڕۆژهەڵاتی کردووە ڤیدۆکەی بۆ ڕۆداوی تۆ ناردووە کە سێوڕنین لە گوندی بیروسمەی مەرگەوەرە سەر بە ورمێ. اینجا ڤیدۆکە لە 4 ڕۆژی پاییز لە 4ەم ڕۆژەکە تۆمار کراوە کە ژمارەیە کرێکار لە هەردوو ڕەگەزی نێرومێ سەرقاڵی ڕنین و کۆکردنەوەی بەرهەمی سێون. اینجا هەر لە نێو باخەکەدا کرێکارەکان بۆ ماوەیەکی کورت پشویان داوە پێکەوە کولێرە و پەنیریان خواردووە دەنگ خۆشێکیش لە نێویاندا هەڵکەوتووە و گۆڕانی دەڵێ. اینجا ئێمەش بینەری ڤیدۆکانە بین. Olmalı olacak gibi John. شكل زوجونه شكله حتى هنا ينو فهم انا فقط Oy oy. رائد نوبي اخر رائد نوبي Diğeri de çabala ağaç var. Ketma xavine dikşinem canojine Liserimin dahati ciruka memozine Ketma xavine dikşinem canojine Liserimin dahati ciruka memozine Nabinem ez nabinem